زی شاهۆکۆی بە بۆ وەشە سوورە هەراڵە و بەرزەڵنگ و چنوور و کۆساڵانی پێشکەش بە بینەرە ئازیزەکە وێمە بەرنامە وێمانەی ئارۆ ئەمێن مێ پەسەردان و دەگۆ هەجیجی. کامە اینەمە دەگۆ هەجیجیێنە ئەمن مێ دوکانێوە گولالە و خنجیلانە و کاگناسەحی بەنامی سەنایە دەستی میخەکی ئینا دقیقەن وەسەت و هەجیجێنە سەر و جاڵە عەسڵیەکەنێ حەز کەرمە چنی کاگناسەحی و توێژێ ما بۆ کاگناسەگیان سڵام سلام خێر بێدە سەوی شەما خاستنی براکەم ئی دوکانە کە نیاتەرە بە چه هەدەفێوە نیاتەرە و ئایا دەرامەتزاییش هەن پێڵ وەڵا پا هەدەفۆکێ سەنای عودەسی سەنای دەسی مشو جەماوەری کردی و یەک یاگەنە ڤرەشیۆ هیچ کەس مەتاوە هەرچێ وەشکر و پێوەی ژیانە و وشەنە ڤرەشش نیازش بە دوکانی وی هەن جەماوەری کردی و هەر کەس جیانە وشەنە هەر کاریکەر و ئێمە بلین جەماوەریش کردیم چیگە جەمش کردمێ ڤرەشمش فرەتەر و ئی کارا کار و دەست و ژەنان و هۆرامانیا پاسەنیا بەڵێر وەڵا ئێستا فرەتەر ژەنیەنە کارکەرۆ با بلمێ کەم چێوەکە چەند نیشانە ما بڵێ وەڵتەر فەرماوە پاسە بزان و با هەرچێگەوە شروع کەرمێ سەر و ئی کیفاوەشی کریێنێ کیفێ زەریفێنێ جنس و جاجیمیا پاسەنیا بەڵێ نەجنس و جاجم یا چیگە فعلەن ژەنێوە هەنێ مقداری وەشکەرۆ وەلی خۆ فرەکەما ئێمە مەجبور بلم پیلۆپۆلارە ئینی شاپسان مێ جەماوەری شاکەرمی بار میگە بنیە مێشارێ وەڵتەر بەسڵا پرەتەر پیێ هەجیجەنە هەرمانە دەستی شاکردنە هەجیج یۆ چا دەگانە کە بەڕاستی هەر جەقەڵیمەوە حتا بە ئارۆ مەشهور بێن بە سەنایەعی دەستی و کاری دەستی کە کردێنیشا تەشریف ئەگەر باری ئێگە توربینەکە ماعالتر سەر وانەیە کە وەڵتەر هەجیجە نەزەرۆ سەنایە دەستی چەنی بیان سەنایع دەستی زمان و قەڵیمی حەدێقەل ئی دەگە کشمە ویندیش سەڵ و سێژبیێنی جۆڵایۆ جا هەنگەریۆ جە هەر شغڵێ کێ قەڵیمە نەفکرشکردی بیان نیازش بە بەریژ نەبیان کە بلۆ چێ پوشاکێ بسان و حتا پاڵێ جە کلاشێوە جەگرچویۆ وەلی متاسفانە ئیسێ شاداچ و 90% جەبێن لڤان ئیسە فرەتەر ژەنی ڕۆژ ئاوردێنەوە بە چێوەشکردێ بەدەسی ئیسە فرەتەر ژەنی شاغڵێنی تاپیەی جادەگۆ جیژێنە ئی کارە زەریفێ دەستبن ئینە دەستبن نسریە دەستبن ڕەنگی حرفرە زەریفێنێ بە مێخەک و بە مورێ وەشکریا ئینە هەرمانۆکینە ئینە هەرمان و ژنەوەی کەێنێ هەدەقل ویز ژەنی پێمن چیگە کارکەرانی نیشا وەشیکەرانی حتا پاوێچەنە وەشم پێکەرانی ملون جەمی شاکەرۆ مارو شاویکە ڤرەشمشە هەمایکی بێکارێ مەبانێ هەم بلەخرە دەرامەی جوژەن پێمێ ڕاستن بەڕاستی ئی هەرمانوی دەستیە پێژەنانێک کە ئینە یانەنە وەختیەوە وەخت و فراقەتیشا وەخت و بێکاریشا چێوانێ فرڕاحەت وەش بکریان بەڵام پاشنە فرە زەریفێنێ مەوە کەس بە دەرامەدێوە پێ ژەنان. گەردێژگەرێوەنە کە تەشریف ژاردن پێ دەگۆ هەجیجی حەز کەرمێ مساحبێوە چنی کەرمێ وتوێژێ ما بۆ بزانمێ کە بەڕاستی ئی چنڕۆ کەچی بێنێ چنی ئی دەگەشە دیێنە خیلی خوش اومدین به آرامانت. دوست داریم بدونیم که لطف دارین خیلی متشکرم. چند روز هستش که تشریف آوردین هجیج؟ من واسه یه روز اومدم کرمانشاه چون مسیرم از لرستان و ایلام بوده یک روز اومدم ولی انشالله به زودی برمیگردم. کرماشان آمینه ریونا هجیجنه لرستان تشریف جاردن شما گردشگر هستی؟ بله بیشتر طبیعت گردم تا گردشگر.
خانمێ وەنە خاتونە کە گەردشگەرەنە و توول و ساڵێنە شارە یاگانەی مختلف مەلۆنە روستای حەجیج و چجوری دیدین شما؟ من مدت کمی بودم، برای قضاوت یه ذره زوده، ولی بسیار زیبا، بسیار زیبا. پرسام تەنش کە هەجیجل چەنی دیێن ماچۆ ماوەیەوە کورتن کە ئۆمینانی پێگە بەڵام فرە زەریفن با مردم هەجیج تامل داشتید توی این یه روزه که اینجا تشریف آوردین؟ نه متاسفانه، چون مدتم خیلی کوتاه بوده هنوز، فقط با شما و اینجا. کەمتر بەرخوردش بیان چەنی خەڵکو هەجیجی ئیشەڵڵا بازم هەر تەشریف بۆ و پێگە دووبارە بەڕاستی دەگاکی ئێمە پی گەردشگانە زەریفتەرێنێ و ئینە کە مەیا ئێگە بە ڕزایەت ملاوە فرە یاگەی شانازیا پێ ئێمە خیلی خوش اومدین خانم. خیلی متشکرم، ممنونم. دەگاکی بافتە قەڵیمیەکە و معماری قەڵیمیەکە هێشتا هەر مەنەن یانێ قەڵیمی ما هێشتا هەر مەنێنێ بەڵام گۆشۆکەنار و هەجیجێنە وینی سریەچێوە کە هونەرمەندانێ وەشە بێنێ و چاچێوانە ئی معماریە بسە تابڵێ و فرە زەریف بەڕاستی هەجیجش ڕازنانەوە کاک ناسەگەن تەشریف بارە ئێگە این تابلۆ زەریفە کە وەش کریان کار و دەس و کاکە ناسەحیا بەڕاستی هونەرمەندا کریۆ تۆزێ حەما پێ بڵێ سەر و ئی هەرمانێکە کردێنەوە. والله تابلو نيوجا معرفيس ساختو زمان قديم يعني نموز زمان قديم يعني شاكرديني أبي جورا بينه إنا إبرة شوينة يو تقلبا بيني زمان جني بينا إتقشدان وردي تربيان بيج إنا شدان بنا إنا كلن تقلبا بجماشا تقلباب وشي تقلباب هري تقدينا إنا كجنوبيا جیاواز بێن یعنی ئەگەر خاتونێەوە پەشتۆ بەرەکەیانە بینە وەختە تەقەشدان ساحبیانە زانانش کە ئینە ژەنیەنە ئینا پەشتۆ بەرەکەنە فەرماوە. بەڵێ ئینەچە ئینی چۆچێ یۆشا ئی گردێشە ماچوشنە مەرۆڵێ ئینەچە دیمەکینی پێی محکەمکردەی دیوارەکەی بیان مەرۆڵای حاڵەت و غەلتەکی کاربردش بیان دیمەکیش پێ ترەکی بیان این نشاب بکار بردن تر نریزشش بیان وقت و زلزلهش نه چه حالت و غلطکی عملش کردن. چند اوسایانه براسی این مروله تقریبا این مروله بیان باعث وانه که اگه زلزله و چی و بو یعنی تکانی و گلالی بورو بلام نرجو پسنه براسی هنرمندانه بیان. بله اینه شکی وشک کلاگ بیان یتر حالت یا وشک کلاگ یا به هر بردین شاسر اسمی نما وش کردن به نوع پسه مندگاری بو قدیمی هر تازه منوه. بلام یک چیه دلاقکش کونیه دلاقو دقاقا هرامانی کون چی کول نکرده. اما کلن حز ما کردن رنگو چوکه ویش بو. هیچ گونه رنگ ما بکار نبردن. شوی هنی مشو ما دلاقه کو کروه. وش ما دلاقه کو. فرز ظریفن فر هنرمندانه کاغ ناسا گند سوپنجان نلالو نمونه ان شاء الله فری بانی هرامانه ده سوج بو. راونی رام هنگام منیو بردوام ناماوی میاونو حجیج یا سید عبیدالله سلام اینم مرقل مبارک و کوسا حجیجی براسی این مرقل مبارکه بسا نگی ون پهار اماناتی و پیدگاه حجیجی و یاگی دلوشی گردی مانن کوسو هجیجی جسالو صلو حفتو دوی هجری قمری جشارو بغله جعله بین و سالو دو صلو هجری قمری هلی دگو هجیجی نه وفاتش فرماوان.
مانوێ گە بۆ بزانم خاسەنی خۆش بیاخۆ نامێ چێشن شەکیب بۆ یەکە شەکی بگیان بۆ یەکە مزگەنە بیانی بەڵێ مزگەن چی شەڵکردن قورعان مونیە ئافرین بۆ چەند جوزێ قورعانی حفظ کردن ئەتمم کردم وڵە ختم کردن سی جزەکە ئافرین بوو پۆسە حفظڵ نیە قورعان نا. الله حفظی چشکەینە هەرچی ڕێوێنی مێ پێ مزگی ئەرێ ئافرین دەیسە شعرێوە چێ وەشما پێم وانیوە چون ئەڵنە وەشڵۆنی و قورعانەوەنن ڕۆڵە بزانی فەرزن وەرجە گەشتمەوە بزانی ئەسڵ و فەرع و دینی چەنی ئەرکانی چەنی ئەحکامان پێی مسڵمانی مەبۆ بزانی هەری و پەنجەنێ ئەرچی پەنجەنێ ئەمما گەنجەنێ ئەسڵ و دینی ما زاتەن و سیفات مەبدە و مەعات پەنجەم نبووات فەرع و دینی مانمانە ڕۆچێ زەکات حەج غەزا بزانە تۆچێ ڕوکن و ئیسلامی ئەوەڵ شەهادەت سەلات سەوم زەکات حەج بە ئیستیتاعەت حكم إسلامي واجب وحرام سنة ومكروه مباح والسلام. کاک شاڕۆخ یاغی ڕۆستەمی جدەگۆ هەجیجێنێ کاک شاڕووی و چاک کەسانە کە ئاگەشتیاری کە ڕووکەرا دەگۆ هەجیجی بەڕاستی ماوێشە و پەیانێشە هەرمانە مەکەرۆ حەزکەن مێ کاک شاڕۆ با سوینەیە کەرۆ مێمان نەوازی کار و سەنعەت و گەردشگەریم نییە بەڵام مێمان نەوازی جە قەڵیمەوە جدەگۆ هەجیجی تا بە ئارۆ باسێوە کورتما پێکەرۆ کە قەڵیمەنە چنی بیان و ئیسە چنیە بسم الله الرحمن الرحیم خێرامایی ئەسکەرمە خدمەتتانە دەستاوەش بیا خوا زەحمەت تاکەشان وەڵا هەر پاسە وت تا ئیتلاعتان مردمە مێمانەواز و هەجیجی هەرجە قەیم تا ئیسە حەزور و مێمانانە خێرامایی شاکردن و خدمەتگوزاریش ئایرادێنی پنە ئێمە ڕسمی کۆنما بێن هەرجە قەیم تا ئیسە پەزیراوی و مێمانە محتەرەمەماکردن کە جە زمانی قەدیم بە شێوە سنەتی بێن و ڕایگان بێن و بە شێوەی مەسەڵەن فەقیرانە بێن ئەمما ئیسە اقتصاد پاشە بنامان کە مردم توریستە خارجی میانی چە شارەکەی لاوەلایە میانی بە شێوی مەسەڵەن حاڵەتی ئینتەرنێتی و خلاصە فرێ بینی و مراجعکەرانی مەزانەمە خزمەتشانە دەسڵوەش بێ ئەخوا قەڵیم بەخاترەوە ئەنەیە کە جادێوە سابل عبورش بێن و فرست سەخت بێن و ماشین نەبێن ئیمکانشان مێمانی کەمتەر سەردان و هەجیجی شاکردەبوو بەڵام دنیای ئارۆ بەواسطە جاڵەکانێک کە ئالێ بینێ و بەڕاستی تر ڕاحەت خەڵکتاوە و بێ دەگۆ هەجیجی و ڕوخانە و سیروانی و جازبێ گردشگەری فرۆفراوانە ئین بیان باعث کە جەسەراسەر و ئێرانیەوە حتا خارجنە خەڵکیەوە فرە ڕوەکەر و هەجیجی ئی سویتێ کە ئامادە تاکردن ئا کفایەت کەرۆ پێ مێمانانە یا مشۆ سرمایە گوزاری کری و وەی سویتی فرێبانێ پێینەیە کە کەسانێوە کە فرەتەر میانێ پێی منتەقەیە واقعان کولەن گرت ماوەی وەشابۆ یانەوە بۆ کە چاگە بنیشانێ وەڵا ئێمە ئیسە چیگە جاجیجەنە تادادی سویتەکەمما کەمارە وەلی حال چیگە حاڵە حاضر بە سوورەتی فەسڵیارە ئێمە مەسەر معمولەن جە فەسڵەوە هاریێنە مێمانی فری مامیانی حتا کەمبوودە یاگەش ماهەنە وەلی جە فەسڵە هەمن یەنە چوون مەسەڵەن دەگاکێمە ئیمکاناتی و ئالژ نیارە و بەرحاڵ منتەقی گەرمسیری شارە مسافر مەی بە سوورەتە ڕاگوزاری مل و مەمەنانێوە چیگە چە فەسڵ و پازی چەنە مقداری هەوا فێنی کار و بازە میانێوە مەسەن برجە حوتیێنێ ئێتر چالێ قەتێبانە حتا دووبارە جە برج و دوانزەی ئاوەختە کاک شاڕۆخ دەرامەڵی وەکە جە سویتەکە مشمە هورگردێ کفایەت کەرۆ ینی هەر هەرمانە تا ئینەنە یاینە کە هەرمانەوە تەر پاڵ و ئیکارەنە هەنتا وەڵا بە عنوان و شغلی ئەسلی کەفاەت مەکەن ناوەڵا چون ئێمە حاڵە حازر مسافر بە سوورەتی فەسڵی مێویکە هەنووز بە حەدە مەسەر نەکەوتن یاگی کە مسافری بزانانی جەزەبەوی کە چون وە شارە و چون ئاساری قەدیمیارە فرەتە مراجعکەرانی بە بنوانە شغلی ئەسلی نیە وەلی خۆ بە عنوان و کومە خەرجی کەفاەت کار و شکر چێ جاڵب هەر ڕەنگە کاک شاڕۆغ نەزانۆ ئەم سۆحەنە وەختی ئەومانی لوانی پێی سنایی دەسێت دوکان و سنایی دەسێت دیم تەلەفۆنی قسەی مەکەرۆ و نەختە پەرێشانن ئاڵەت و وێمنی کچێ و گۆشم گێ واتم زاوین چیشم پیسایی پیا پەرێشانن مێومەلۆ
ماشۆ بە زوان و لە کیچ قسەیکەرێ سریە مسافرێ بیە بێنێ سریە خەرید شاکردە بە خەریدەکەش ئاسە بێ جیایلیش پەشۆکیا بێ و زەنگشدا ماچۆ گێڵ دێوە کەلوپەلەکەمە کەلوپەلەکە تا ئاسەنجیا کەلوپەلەکە تا بەردێ قابلەمێ و بێنێ سینیە مسینە و سریە چێ پاسینێ بێنێ فرەوەش بێ بەڕاستی ئەمانەتداری و سداقەت و ئەساڵەت دەگۆ هەجیجێنە بە زەریفترین شێوە دیارن ئادەیەقەم وانە نەبێنێ گۆشم گرتە بێ خەریکە بین تەماشام کرد کە مسافرەکە ئامێوە شارۆ هەر پاسە کەشمە بەڕاستی ئەمانەتداری و خەڵکێنێ و ڕوەوە پەرمێرە تەشریف مارۆ پێدەگۆشمەوە پەیانۆشمەوە ئایا بەڕاستی هەرچەندکە خەڵکیوە جۆرۆ جۆر یەک نقطە ئێرانی نییە جێک شارێوە نییە خەڵکی جۆرۆ جۆر سەردان و ئێگەیە کەرۆ ئایا ئاڵێکی هەر پاس سوورەتە حرمەت و دەگەی و حرمەت و یانە و حرمەت و فەرهەنگ و ئەساڵەت و شمە گێرا وەڵای باچوو نزیک بە 90% گێرانی وەلی بازشا چوون مەسەن ئەڵا یەسە هاگایی شاکەمایاینکە مەسەن چێوەکەشان نەریەن چیوی جەدیدارە پێش کەمتەر گێران شانتەوە 10% کەمتەر گێرا وەلی تا 90% احترام گێرانی ئاوەختە ینی چی مەسیرەنە فقط ئی سویتان یا هەر سویتانە تەرێ هەنێ یانانێ تەرێ هەنێ کە منیاشە اختیار و مسافرە وەڵام من وم هەرئینە مەهەن سویتی دۆخابن هەرینە مەهەن وەلی خۆب هەنێ بازم تەکخابێ هەنێ دۆخابێ هەنێ هەن ئاسن مەسەن یەک وەتاقی هەن قرانیا هۆتلێوە وەشەکریۆ چێگە وڵی مەجد لێ هەجیجێنە هۆتلە ماهەنە مێمان سرای سەنگی هەجیش هەر و بەڕووچە ڕستورانی ماهەن کافە ڕستورانی هەجیش و بازم چی وەرە سویت و منیشەنە ئەکیب سویتی شاوەشی کردینی بانوان و مێمان سەرەی زار سەرەی ئای خاب مەسەن ئۆتاق خابشان یا فقط حاڵیوەنە و ئەپیسە ئۆپێنی و شاهەن و بەدادادی مەسە محدودی تاوای سواڵەکەرانی ئایشی هەرێنی هۆتلەکەیش گونجایشش فرن گۆرینە وەڵا هۆتیلەکەش دەور 6 حوت واحداشێنی بەڵێ گۆری ناری وەڵام مێمان سەرێ هۆتیلێ ماهەنێ ئەقامەتگە ماهەنی بەڕاستی باس هەر پێدەگەیەوە پسۆهەجیجی هێشتا هەر کەما چون گشتیاری فرێ سەردانوی دەگەیە کەرا وەچێوە فرە جاڵب ئەلان کە نەمێ سویتەکەی کاکشارۆخێنە فۆقولادە تەمیزنە ینی دەگۆ هەجیجی بە کول دەگەی و فرە تەمیزنە هەڕوو تەمیزن حتا لە کوجیەکە سەر و خیابانەکە سەر و بازارەکە یعنی ئێمە فرە ڕێ کۆتە نوێن مێ مسافرەت سوی تەماگرتنە هەر قاڵیەکی دوورەوە دوورە ئامێنی چوەری پیسی قاڵیەکە حتا ماچوو دریان چەند بەڵام ئیسەکە ئامێ چوەری ئەوڵین چێوەکە مەسڵن جلبتەوە جۆش کە تەمیسی لێ یانەکە بوری جەوریج و قاڵیەکە بێ مزانموین پێ قاڵیا حساسەنە زود پێ قاڵیەکە دیانێ پیشنات تا پەنەمەڵەوە بەڕاستی سەردان و دەگۆ هەجیجی کردێ هەرچە میشتاکۆت کاکشارۆخی دوورەوە زوو بە دیارەکە کاکشارۆخی میشە ناچا سەر و بازاریەوە دەسڵەوەش بە کاکشارۆخگیان مەمنون خزمەت چانە هەر کەس تاشین مارۆ خێر بەسەر و چامەکەمە ئەلامێ خزمەت چانە ئاژوان و مەسەمیێنە سابتای سەماچمی ئاژوان گورانیمە پێواچە پیلارە بەرمشۆ پۆلارە عقبە ئامێمی بەرۆ ئی دوکانیە و دی ماچەکە خەریکە دەفە مڵاونەوە و گۆرانیە ماچە ئەلعانێک بەزمێوە وەشما پێشکەش و شمە و ئێمە کەرارێ چکۆ دەفە یاڵگرتێنە وەڵام من یاڵم نەگرتێنە ینی تەمرینم کردن لێ فیلمانە دیێنم پاسە دانشان مەزگێنە نەڵگەنە وەخت و جەژنێ و مەزان و تەکیە تا هەنە چێگە تەکیە هەنە چیە وڵات چ لە خانە هەن مزگەنە دەروێشامە با دێنە شاونە ماوە نەوارە کێشا دێنم تەمرینم کردن ڕۆشەرە چین دەفە وەشە مەڵێوەنە ئاژوان تو دەفە مەزانی نا دەنگڵ وەش ئاژوان سابتایسە ئەپی کوجێرە ئەم گرتنم پا کوجێرە بەرشێنەوە خلاصە ئەچێگەنە گیرما ئارد ئاژوان سە بەزمێ وەش پێشکەشتا کرد ئاژوان گیا میکرۆفۆنەکە گێرە بە
يا كوسي جهجي جنة يا بير إسماعيل أصبري زنة يا سلطاني ساق سروان جنة يا صبي شاليال هرامان I got away, girl. Shy Aziz, girl. Touch you, bottle, boy. I get rush from بۆی شنۆی زڵفە چینچینڵ ئەگری جۆ و پەرچەم بۆی ئەنبەرینڵ شۆلەی شەراورەی شەمسە جەبینڵ بەردەن وە مەردەن بەنەی خەمینت فەڵک نەشێون و شێوەی شیرینڵ تاسەی تایگی سووی نازک خێزەکەڵ ئارەزووی دیدەی خەدەنگ ڕێزەکەڵ بۆی کاڵای باڵای ئەرعەربێزەکەڵ سەرگۆنای گوڵگۆن ئەتر ئاومێزەکەت گڕ وستەن یانەی مبتلای دینت فەلەک نەشێون و شێوەی شیرینت ئازیزم گەردەن سوراحی بێگەرد چەنین نەناڵی چەنی ئێشی سەرد وەسڵت پەی خەڵکی هجراونڵ پەی من دەرماونت پەی ئەو زامانڵ پەی من مەیلت چەنی ئەو چەنی من قینت فەڵک نەشێون و شێوەی شیرینت دەک ڕەحمەتت بۆ بێساران منزڵ خاسش فەرماوان ئوستاودی کامەڵ ئەگەر بزانام وەفاڵ نمەوە دڵمەڵام وە سەنگ نمەڵام وە تۆ ڕەحمێکەر و حاڵ دیدە نەمینت فەڵک نەشێون و شێوەی شیرینت خزمەت و کاک قوربانی فەرەجی یۆ چاکەسانە چەنی خاتونەکێش نەلێ هەرکار و سەنایە دەسینە و کار و دەسینەوە کارانێت تایبەت و خاص و وێشا هەنێشاجە منتەقەنە با من کەمتەر قسەی کرد و بلمێ لا کاک قوربانی کاک قوربانی خەرێک و چیشێنیسە بسم الله الرحمن الرحیم الان ئیچەوەکانە دەستمۆ پارچینی پارچێوەنە تقریبان جەسوفاڵی وەشکریان ئستیفاڵی فرعالش نەبوو تاوی دۆشکەریەنە ئاویشکەرینە و ئی بەرگیچەکە گیریۆ ئینە مۆجی قەڵیمیەنە مۆجەکێج پەژما کولەن ئەگەر جەهامنەنە ئاوێ وەشکەریەنە ئی مۆجی کە کیریانە هەم زەرافەتەش مڵ بە پارچەکێ هەمیش خولەسێ ئینە پەژما ئی ئاوێ دێرتەر گەرمە بوو مۆجە قەڵیمیێ چونجە پەژمینێ دار و ئی کوزەی گێرۆن مازۆ ئی کوزێ ئاوەکێش گەرمە بۆ خود و مۆجەکێ کێ وەشاکە خود و مۆجەکێ ئەلئان ئیچی دەگانێ حاڵی حاضر من هەسوورە منەن مۆجە وەشەکەرۆ شاڵی هەجیجی وەشەکەرۆ ئەرزەن بە حەزور تا شالگەردنی هەجیجی فعلەن ئیرە چێوە وەشیکەرۆ وەلی ئۆسا زوو قەبلەنی چخۆڕانک و شەل و ئەرزەن بە حەزور شاڵی هەجیجیانە و ئینیشە وەشی کردێنی ئیسە ئانە نەمەنەن ئیسە حاڵی حاضر شاڵی هەجیجیانی وەشیکەر و مۆجێج وەشیکەر و شالگەردنیش وەشیکەرۆ چێوە کە قەڵیمەنە هەجیجەنە وەشکریان ئاچێ ئیسە نەمەنەن چێشێنێ ئیسە ئۆسا جەهەجیجەنە تقریبان کولەن زمانی و هەجێج ئی مقدارشە کە جەوار و ئینیۆمەنەبێ حەریمیۆمەنەبێ 150 بێنەنە لەوە ئا 150 و ئی سەڵیانە مەنەنەوە نزیکۆ تقریبان 30-40 کارگایە و جۆڵاییش نەبینی
نزیکەوە بیسی کارگایە توول بافی و چێوەش نەبینی ئەرزان بە حەزورت ئینە کولەن فعلەن ئیسە بینە لوێنی فعلەن ئەلان کارگایەوە جۆڵایی منە بۆ جەهەجیجنە فقط هەسوورە منن عەبدولقادری ڕەشیدیە حاڵی حاضر شاڵی هەجیجی و شاڵگەردنی هەجیجی وەشیکەرەوە ئاوەختە کاک قوربانی خەڵکیەوە کەمێ پێ ئێگەیە فرەتەر چ چێوە چێگەمسانە وەشا چ سەنە چ کارە دەسیوەمێ حەسکەرە ئا کەسانی کە میان مختص پێدەگا هەجیجی ئا چێوە کە مەربوط بە دەگا هەجیجیا پساناش حەز بە ئانەیە کەرا و حەسکەرا بە چێوی تاریخی ڕەسەنی قەدیمی ئەلان من مۆجی قەدیمیم هەنی ئین و 40 ساڵە ئیلا 45 ساڵە چێوەڵتەریەنی مۆجی تازی زەریفی ئینە کولەن بەراشە ئیسیفاڵەی جەدید چاچنەکەرا پێسەر و میزی پێ فرە چێوە ئیسیفاڵی چێوە حاڵەت و ئەتێغی قەدیمی تقریبا ئیسە چێوە 45 ساڵە 50 ساڵە چێوەڵتەری بوو ئیسە کەمیا بە کەم هەنجە هۆراماناتەنە وەشکردی و حەز بە ئاچێوە قەدیمیا کەرا حەزکەرا ئی شاڵ و هێجیجیە بەرە شاڵێوە کە تاریخی فرە قەدیمش هەن فرە زۆتە ئیسە خەریکە مەسەنی شاڵە بیان و وجۆڵش هەن حەزکەرا جە ئی ساڵ و شاڵ و هەجیجە بەرە استفادەش نەکەرە من جارێوەتەر هەر ئامنا خزمەت و کاک قوربانی خانمەوە کاک قوربانی واقعان یۆچا ژنانێک کە بەڕاستی خەریکۆ هەرمانێنەوە فرۆ ئەرک و هەرمانەکەی ناسەر و شان و ئاڵێوە ئیسە تەشریفش نیاچێک کری و تۆزێحەوە بڵێ پێمە سەر و چەمەکام ئەلان هەرچەنە کیف و کۆڵەپشتیش مەدلی دوکانیە نەویندی نزیکۆ 15 نوع کیف و کۆڵەپشتیمە هەن کولەن خانمە وەشەشاکەرەوە ئەلاوە بەرئانێچێ ئەلان لباسی قەدیم و هەجیجی مختص و ژەنانەش هەن کولەنانە خەریکەنە سەر شارە کارکەرەوە جە فێسی جە گجی جە کەوای جە سخمەی کولەن ئاچێوە کە قەدیم ئەن و هەجیجی بیان خەریکەنە سەر شارە کارکەرەوە و ئەلاوە بەرئانێچێت من دوێک ناچیم هەنی کولەن ئیچێوە دەسی خەریکینی مەسەلەن کە ئیسیفاڵەی جەدید چاچنەکردی و خەریکی ئی کاریێنی و ئی کارە سنەتی ئەنجام خوا دەست شاوش بوو دیارن ئی یاگێ ئی دوکان و کاک قوربانیە کولەن کار و دەستیاوە کولەن کار و خانەوادە و بنەماڵێشە بنەماڵی هۆرامانی بەڕاستی چ ژەنی بۆ چ پیا بۆ چ زاوڵێ بە پاڵ و یەکترینێرە هەرمانێکەرەوە بهترین هەرمانێکە نمونە و بارزش هەرئینەنە نمونێەوە ئاشکراش هەرئینەنە کا قوربانی چەنی بنەماڵەوە وێژ پێسە چێوانێوە قەدیمیەشا زندەی کردێنێەوە و هەر گەشتیارێوە کە مێ ڕوبە هەجیج حتمما چی دوکانە سەردان مەکەرەوە چێوە پە یادگاری مەسانە و هۆرمەگێرەوە دەرامەڵش بەنسبەت خاسا پێێتە دەرامەش وەڵا ئێمە ئۆسا مردم هەجیجی نە باغداریشە نەکە شاوەرزیش بێن مردم ماگر دەربەدەر بێن دۆر و تارانی و کرماشان و هەمان و ئیلا ئۆلا لەوێن میشکەت و چێوێنە ئیسە جەخۆی زیاد بۆ نسبەت بە ئانێ حەسابش کەرمی ئیسە من ئی دوکانە وردیەمە هەن ئەنە نەدلی بەرەویانەوەی منێ چێوە فەرزکەن وێواچ بێ حقوقیوی مانگانە یەری ملیۆنی 4 ملیۆنی گیر و جیینێ بلوونەی وڵاتیوی دوور غەریبی دلی بەرەو یانەکەوەی منەین هەن ئاخۆ ئەرێ وەڵا ئینە بهترین چێوە کە یۆ بتاو دەگا وێشەنەوە یانە وێشتەرەوە مەجبوونەوە کۆچکەرۆ پێشارێوەتەری و پێ غوربەتی بتاوە حد ئەقل دەرامەدێوەش بۆ بەسڵا زندگی وێش چرخنەوە دەسڵەوەش بۆ یاخوا سپاسڵکە و دەسڵەوەش دادەشۆکەتێنە ئیسە کا قوربانی فەرماواش خانمم پاڵ و کا قوربانیەنە هەرمانە مەکەرۆچەنیک ناچەکانش دادشۆکەتە یۆچا ژەنانە و هەجیجیەنە بەڕاستی نمونێ و ئولگو پێ یانە و پێ خەرج و یانەیە کومەک حاڵ و کاک قوربانیەنە و وێش هەڵمەتەش هەنە و ماشەڵڵا ژەنێوە بە تەمام معنا هونەرمەندەنە بەمێ سەر و کیفەکانش وەڵتەر قسەی کەرمێ داد شۆکەت گیان خاستە نیشکۆر سلامەتە قوربانەوە وەشە بیاخوا خیر بێت سەری چەمە زەحمەت چمل وەشیبان ئی وەسیلە دوکانیەکە پاسەکە کا قوربانی فەرماواش فرەتەر شکاو دەسووێتانە بەڵێ بەڵێ ڕۆڵە کار دەسە وێمانێ وێمە ئی سۆفاڕ و چیوە بەرگێرە و تەزئینی شاکەرە و منیت ئی کیف و چیوە کیفە و کۆڕە پشتی و رازوونە و ئەنە وێمانی
قرارە کارگای وەشەکەران کا قوربانی و خانمێش و کناچەکەش کە چادیم جلو لباس و منطقەوەی ماچ پیانە چ ژەنانە کەسانێک کە مەیا ئێگە توریستی خارجی حەزکەرا بە پۆششی منطقەوەی مایسە پێکسێبی و پە فیلمی بۆ ئێڵی وەشاکردن و ئاتلیەوە گولالش ئاوەشەکردێنە چادیم کەمتاواچی لباس و چوێ استفاڵەکە تۆزە حێمە سەروواڵێکی پێمە بەڵێ لیباسی قەڵیمی وێمە فێستە و لیباسی وێمانە وەشێماکردنێکەوە پاتڵ و لیباسی ژەنانە و ئەی تەفریکەری میانێ گەردشگەری پێویکەیە حەسکەرە کەرانە و پێ عکس وسێ پێ تەفریحی ئێمە جنێمە خزمەت چانە وەشماکردن کیفەکە گەنی و شاباری چاکیفادات شۆکت ئینە نمونۆ کیفەکان کە داد شۆکەتی وەشێکردێنێ ئیکیفێ جاجی منی تۆزی حۆگولالە سەر و ئیکیفا جەمۆجی تۆزی حۆگولالەما پێ بڵێ ئێنە ئیمۆجی قەڵیم یاگۆ و یاگۆبانی بینی ئیسە بەخاترانێ مد شاجەبێنەل و گمنە بۆ هەم مەناوەرە چەمیە ئێمە هۆرزمی و ئی کیفی وەشی شاکرمێکی مۆجا و جەمۆجی جەجاجمی و کیفی و کۆڵە پشتی و کیفی شانێ و ئی سۆفاریۆ پینیشا بەرگرمی بەخاترانەوە یاڵمانە منە و بزانمێ قەڵیم چیش بیێن و نە زیندگی ما چیش بیێن ئەوەختە کێ نیشانەش دێنی کیف چونکی وراسێ فرست سەختەن وڵای من ئاموزشگەری منە بیێن فقط بە کۆمەک و ئی پێمە و وێمە خانەوادەگی وێمە سەفەری لوێنە پێهۆرامانی هەر پێسە بە چەند پنەکۆتەی چەند پنەکۆتینی ئامێ ناوە تەمرینم کردن یانەنێ یاواش یاواش هەر جەخراب یا دەسم نەکردن تا یاواش یاواش خاسم کردێنی یاخوا دەسڵوەش بۆ قران نییە چێو نەخرابنی بەڵام یەک دو دەحفێ چێوەکە خراپی و پسە قوربانی واتش دەحفەی یەرم تۆ چێوەکەڵ یاڵگرتن و بۆ بە هێنی دەرامە دێوە پێ دەسڵوەش بۆ یاخوا سپاسڵ کەرەوە دەسڵوەش بۆ یاخوا من ئیفێسێ کەمەویندێش کار و دەست و دادەشۆکەتین ئیفێسێ خاص و منطقە هۆراماناتیان ئیسە فێسی فریمانێ لێ بازاریەنە بە نوعانێ مختلف وەشی شاکردێنێ بەڵام چێ کە ئەسڵ بۆ فێسە وێما بۆ تا حدەوە نزیکە بۆ بە فێسە قەڵیمە ئی فێسێنێ کە دادەشۆکەتی وەشێکردنی ئەگەر تۆزێ حێوەش بۆ سەر و ئی فێسێ قسمەتە مختلفەکان جیاوازەکان ژواچۆ مەسەڵەن چناخی پەنجەرەکی تۆزێ شاسەر بڵێ پەنجەرەکەش ئێنە قەڵیمی ئێمە ئەغڵب شازانان شایی جۆرە چێوا وەشێکەرە ئیسەش تاکە کوتێ هەر مزانمێ وەشێکەرمی دیێنێ مافێسێ قەدیمی وێ ما هەر ئێنێ بێنە و ئیسەج هۆشتین مێسەر و ئەبەڕوە ئانیشارە ئینێ ما وەشێکردنی ئینە شاگرت کار و دەستە وێمانێ ڕێکی شاوزمی ئێنێ چەناخی شاماچە ئینێکە ماچە ئینە پەنجەرەش ماچە ئانێ سەیێنی چەناخێنی ئانێچە بەجیا تڵای قەدیم تڵا مابێ بە وێمە ئیسە ئانی بەجیا تڵای قەدیمی ئانە ڕنگ سابتێنی دانەدانم سانمیش ئەو ئەپەزە تەزیینی شاکرمی کڵاوەکەی واچمە کڵاوەکەی کی وەشی شاکر هەر خیاد وەشی شاکر و ینی هەرچی وەک تۆم وەشکردینە دەگا هەجیجێنەوە هەر یاگیوەتەرەنە فرێ کەسی مفرەوە کەسام تاوا پاڵشە نانە بووەرە خیات مەسەی کڵای وەشکەر و پەنجەرە ئەی پەنجەرەرێ ئەی پەنجەرە یۆتەر وەششکەرۆ هەزینە گێرە و سەیەکی یۆتەر وەش شاکرا و سەر هەمەکەش یۆتەر ئەنی ئینەنە کار و دەسیک بەڕاستی بۆ بە باعس و ڕۆنەق و دەگایەکی ژەنی هەجیجی داد شۆکەت هەرمانە مەکران کاری دەسی مەکەرانی کاری دەسی ژەنا هەجیجی ئەغڕب شاکراشچنیەیە ئەغڕب کراشچنیە ئەوتر هەرکەس بە عێلاقە وژ هەن کراشی چنەوە هەن ملەوانە پێکەوە ها هەریۆ بینەوەلی ئەغڵم ماکراشچنیەیە خانەوادەی منە فقڵ ئیچی گەنە کەسێک کە ئینۆ سنایە دەسیش بۆ چێوێ پێستنایە دەسی وەشکری تاکە یانی ئێمەرمی ئۆسا ژەنی هەجیجی هەرمانەشا چێشە بێنێ ئۆسەج قەڵی منان پەتە و کەش و کۆ نەبیێنمێ هێزم ئاوردە و عاڵفکەنێ و گزرەکەنەوە هەر ئامایە هەر ئیجوە قەدیمی کراشچنیە ما بیێن و پێسەرگەرمی کاری دەسی ئیفسی ما بێنی فیسێ گر کەس پەیانە وش گرژەنی مشیە حتمما جیانە وشە نەفیسێوەش بیاکردە یاش سەرێ
باو بێن یەکسرە گر کەس بێن یەکسرە گر کەسی بێنش هەرگەسی نەبیاژ ئەچینیشەنە فلانە کەسی کورە لا برانە قابلش نییە کەروسەرێ یا وەشش مەگنۆ پافێسێ ئەمە ئەمە ئین بیان تەر تیگرا گر کەسی بێنش گۆرە گولالەویانێ حتا کناچڵە گولالی یاوێنی کاری بلا پێ مەدرسێ حتمما ئیفێسشام شیا بیایە دێدە سڵۆش بۆ یاخوا سپاس سڵکەرونە با بێمە سەر و هەرمانی یانێ چاشتی کە هەنوو منتەقا هەجیجی بۆ بەسڵاوە ئی چاشتی هەنوو هەجیجیانە هەنەما دوێنەما هەنە قەدیمیە واتێنە شاپنە گوڵنینە دوێنە هەسی دوێنەما هەنە شەلەمینەما هەنە کە ئەنۆ هەجیجی بۆ یە پراخی هەنێ گفتێ هەجیجیانی منشورێنێ فەرقشان چەندی کفتەکان و یاگەتەری فەرقشا هەن بەڵێ هەجیجی گفتێ ئەنە ڕک کەراشا ڕکێنێ گۆرە گولالی هەجیجی پەسەندن ئاماژە هەجیجە بەسەند خاص بۆ مەچە هەجیجی پەسەند نابەڵێ ئەمە چاشتەکە چەنە هەر پاسێ واقعەن هەر کەس ئامانەواتەنە گرچێەوە هەجیجی لێ بەعزی مەسالانە جیاوازە دیارە هەری مەسلەی هەنە هەری نەبیێن باعث کە نەوەش سەلیقێنێ ماچە هەجیجی پەسەند ینی چێ وەکە زەریف و ڕێکوپێک و ئال بۆ ماچان هەجیجی پەسەندە دەدە سڵۆش دات شەوکەت گیان قوروان دەسڵۆش بۆ زەحمەت تاکێشا سەری چە هیچ جۆرە ئامێمێ کۆتایی بەرنامەکە ئاروشمە جەدەگەیوەتە جەدەگاکە و هۆرامانی وەش حەڵەناکە مێمان وشمە ئازیزا بێمێ ئارۆ ئی دیمەنە زەریفە ئی دەگاوەشێ ئی تابلۆ زەریفە پشتۆسەرەوە منە پێشکەش و تەکتەک وشمە هیوادارە هەمیشە دڵ تاوەش بۆ یانە تا ئەڵام بۆ بە خوڵای گۆرە مسپاروتە خوڵا تا شەریف